بەڵەوەی دەیبینن دیارە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە لە بەیانی ئەوڕۆ مەرزەکە بە ڕووی گەشتیاران و هەروەها جموجۆڵی بازرگانی داخراوە. دیارە لەو مەرزە تەنها ئەو هاوڵاتیانە ڕێگان پێدەدرێتن کەوا بستنەوە ئیران، کەوا لە ناوەوەی هاوڵاتی ئیرانین ڕێگان پێدرێ بستنەوە ئیران و هەروەها ئەو هاوڵاتیانەی عێراقین لە وڵاتی ئێرانن دەتوان بێنەوە نێو هەرێمی کوردستان ئەگەرنا لە ڕووی گەشت و گوزاریەوە و گەشتیاری هیچ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ڕێگان پێنادرێت بستنە وڵاتی ئێران و هەروەها هاوڵاتی ئیرانیش ڕێگای پێنادرێت بێتەوە نێو هەرێمی کوردستان. دیارە هۆکاری داخستنەکەش بۆ فشار خستنە سەر هەرێمی کوردستانە دوای ئەوەی کەوا ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام درا. فشارەکان بۆ سەر هەرێمی کوردستان زیاتر بوون لە ئێستاشدا ئەمڕۆ وەک فشارێشتر وڵاتی ئێران ئەو مەرزەی بەڕووی هەرێمی کوردستان داخستووە. دیارە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران تاکە مەرزە کەوا وڵاتی ئێران بە پارێزگای هەولێرەوە دەبەستێتەوە و ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی زۆری لێ ئەکرا. بەڵام وەک ئاماژەم پێدا ئەمڕۆ ئەم مەرزە هەم بەڕووی گەشتیاران و هەم بە جموجۆڵی بازرگانی نەماوە و داخراوە مەرزەکە.